تورکیا تیرۆریستە جیهانیش بێ هەڵوێستە بێژی ڕۆژ ئاوا ڕۆژ ئاوا ناکەمێ واجبە لەسەر هەموو کەسێک بەشداری بکات لەم خۆپیشاندانە و ناڕەزایەتیە دژی ئەم تیرۆریستە دژی ئەم خوێنمژە کە جیهان لە ئەم کارەی بڕاستی بێدەنگە پێویستە لەسەر هەموو کەسە بەتایبەتی مامۆسایانی ئاینی داوایان لێ یەکەین کەوا بەشداری بکەن لە وتارەکانیان ناڕەزایی دەرببڕن ئیدانەی بکەن بۆ ئەوەی کەوا بە جیهانی بناسیێن کە ئەم کەسە بە ناوی خواوە دەستدرێژی و خوێنمێژی بەسەر کوردەکە هەرکی خەڵک و میلەتی ئێمەیە کە لە هەر چوار پارچەی کوردستان و هەڵکی ئینسانیەکانە لە هەموو دنیاە بەشداری ئەم ناڕزایەتیانە بکەن ناڕزایەتی و گرتنی شەقام لە دوایە تەنیا ڕێگایەکە کە دەتوانین لەم ڕێگایەوە هەم پەیامی ئینسانیانی خۆمان بگەێنین ئەم مەردۆگان و ڕژیمە فاشستەکە ئاگادار بکەینەوە کە مەترسی گەورە لەسەر ئایندەی خۆی لەسەر جەهەنمێک بۆ خۆی بەرپاکا بەمەیکان جامێت ئەم خۆپیشاندانەی کە ئێمە کردووانە بۆ پشتیوانیکردنە لەگەڵی ڕۆژاوا بەرامبەر ئەو هێرشەی کە لەلایەن دەوڵەتی فاشیستی تورکەوە بۆ ماوەی 2 ڕۆژە بە شەو ڕۆژ هێرشی کردوتە سەر گەلی ڕۆژاوا گەلی ڕۆژاوا بۆ ماوەی زیاد لە 8 ساڵەتیە کۆشن خاکی خۆیان پاراستووە گەلی ڕۆژاوا سەرکەوتووە گەلی ڕۆژاوا ژن پێشەنگایەتی کردووە کۆمانەی داعش بەزێن لەگەڵ تاین بە ماڵ و خوێن